برا بە ڕێزەکەی خۆم ئەبینیت و ئەشبیسیکە کافر لە هەر کات و شوێنەکە بەرامبەر بەم دینە و شوێنکەوتوانی کە کردویانە هەرەیکە لە هەر شوێنێک لە هەر زەمانێک تاریخی ئەم دینە و ئەم بانگەوازە و مسلمانان بخوێنیتەوە ئەمانەت هەمووی بەرچاوەکەی کە خوای گەورە لە قورئانەکەی تۆماری کردو وەکو ئەم شێواز و جۆری قین و فشاری کە نمونانمان ئاوا هێنایە بە ئاەتەکان ئەگەر بۆیان بلوێ هەر بەردەوامە بن لەسەری ئەمانەت دید و پلان و هەڵوێستیانە و ناگۆڕە بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئەتەواسەو بیهی یعنی ئەمە بە یەکتریان ڕاگەیاندوە پلانێکە و یەک لەسەر یەکی درەمێنێتەوە بە کوردی ئەڵێن بەدەمی یەکە تفیونەتەوە دیسانە بێ مسلمانەوەی لا بەڵگەنەویست بێکرد لەسەر دینەکەی وای لێەکەن لەسەر پابندبوون و دیندارەتی و دید و هەڵوێستە خواناسێتەکەیەتی وای لێەکەن ئەیانەوێت تەنازولی لێ بکە بۆیە خوای گەورە فەرمێ وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد بۆیە وایان لێکردن ئەشکەنجە و سووتاندن و کوشتنی ئەسحاب الأخدود چونکە باوەڕیان بەخوای باڵادەستی سوپاسکراو هێنابوو خوای گەورە هەر سوپاسکراوە ئەمانە بسووتێنیانە سووتێن بە زەرمەند ئەو کەسەیە کە خۆی دینەکەی لاواز کردو خۆی بەڕەڵایەکە چونکە ئەیانەوێ ئێمەش لەسەر کوفرەکەی ئەوان بین ودوا لو تكفرون كما كفروا فتكونون سواء خۆزگە ئەخوازن کە ئێوەش وەکو ئەوان بوونایە هەموو لەسەر ڕێبازی کوفر بوونایە خۆزگە ناخوازن ئەوانیش وەکو ئێمە ئەهلی ئیمان بوونایە ئەیانە ئێمە لە کوفر و کافرەتیەکەیە وەکو ئەوان بووینایە مسلمانی دیندار و مەبدەئی و ڕاست ئەبێ بزانێت کە کاتێک سوورە بێت لەسەر دید و هەڵوێستی خۆی تین و فشاری جاهیلەتی زیاترەکەوێتە سەر تا ئیماندارتر بێ تاقیکردنەوەکەشی گرانترە بێ مصعبی کوڕی سعد لە باوکی ئەو جێڕاوێتی و کە لە پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وەسەلام لێیان پرسی کە چێ زیاتر تووشی چەوسانە و ناڕەحەتیە بێ فەرمووی الأنبياء ثم الأمثل فالأمثل لەم حەدیسە کە ترمزی ڕیواەتی کردو و شێخی ئەلبانی بە صحیحی داناوە لە صحیحی ترمذیە ئەفەرمێ ئەوی لە هەموو کەسێک زیاتر تووشی کێشە و ناڕەحەتیە بێ پێغەمبەرانن عەلەیهیمو السەلام پاشان دیندارانی نمونەی دوای ئەوان پاشان دیندارانی دوای ئەوان تا زیاتر پابندوی بە دینەکەوە مەسئولیەتی گەورە هەست پێ بکەیت و ئیش بکەیت بۆ دینەکەت زیاتر تین و فشاری جاهیلی دەکەوێتە سەر ئەمە شتێکە هەموو مسلمانێک لە خۆی و دوژمنەکانی ئیسلامە هەستی پێەکە ئەزانێت کە ئیمانی زیاتر و دیندارێتیەکەی ڕاستتر کاتین و فشاری جاهیلەتی زیاترەکەوێتە سەر ئەو کە فەرمان بە چاکە بکات و بەرهەڵەسی لە خراپە بکە بە تەئکید ئەهلی جاهیلیە زیاتر دژیەوەستنەوە جاکە جیهاد ڕابگەیەنێ حتمما بە هەموویان گەلە کۆمەکی لێکن و لەنا خۆیانە هاریکاری یەکتریەکەن و بە هەموو توانایانەوە هەوڵی ڕیشەکێشکردنی ئەموو هاوبیرانیەدەن بۆی جیهادەکە بسڕنەوە بە پێچەوانەشەوە تا ئیمان و دینداری و خەمخۆری ئیسلامەتیەکەی کەستر بێ جاهیلێت کەمتر تین و فشارێ خاتە سەر بەڵام هەرگیز وازی لێ نایەنێ هەر مراقبەیەکە ئەگەرچی هەر نوێژەکانیشی بکە چونکە ئەوانەیانەوێت دینەکە و ئاسەواری نەهێڵن مەگەر هەبوونی مسلمان نیشانەی مانەوەی دینەکە نییە بەتی حتمما وایە چونکە ترسنە لەن دوای مناڵەکانی هەر لەسەر ئەو دینە پەروەردە بێت ئەم جارە دراوسەکانی وەک ئەو دەرناچن تونترە بن بەڵام ناتوانن وا بڵێن یا وا بکەن لەبەر کەم دەسەڵاتێتیانە کە ناتوانن یەکسەر دژایەتی هەموو ئیسلامەکە بە سیفەتی ئیسلام بکەن بۆیە بە ناو ناتۆرە و گوناحکاری تین و فشارە خەنە سەر هەندێک لە چالاکوانی مسلمانان ئەڵێن ئێمە دژی ئیسلام نین بەس ئێمە ئیسلامی سیاسیمان پێ قبوڵ نییە ئەڵێن ئێمە ئیسلامی سیاسیمان قبوڵە فەرموو ئەوە تاوان لە پەرلەمانان بەڵام ئێمە ئەم توندڕەوانەمان قبوڵ نین ئەم تیرۆریستانەمان قبوڵ نین ئەمانن کە ئەبێ بیان کوژین هیچیشی نەکردوێڵێ ئەمانەمان پێ مهمە پێ مەقسوود خوای گەورە فەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا لە جەنگتانە بەردەوامن تا ئەو کاتەی ئەگەر توانیان لە دینەکەتان پەشیمانتان بکەن تا ناچارتانەکەن وازی لێبێنن ئەجا دوای ئەوەش ناچارتانەکەن شوێن دابوو نەریت و کللتوری ئەوان بکەون ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم برانی بەڕێزم ئەمە ململانەیەکە لە سەرەتای دروستبوونی سەیدنا ئادەمەوە هەیە ئیبلیس هەبوو ئیبلیسیەکان ئەم سەردەمەش
ئیبلیسیزمێک ئێستا بەرامبەرمان وەستاوت تەرەفی ئیبلیسیەکان زۆرن چاواشەکارەکانیش کە لە خزمەتیانە زۆرن بەڵام ئێمە بێبەرەی ئیمانی خۆمان باش ڕاگرین و لەسەر ڕێبازی پێغەمبەران بمێنینەوە و ئامادەش بین کە زیاتر لی تێ بگەین و زیاتر پێوەی پابند بین و بانگەشەی ئەم بانگەوازە خوایەش بگەێنین بە خەڵکی تر و سەبریشی لەسەرا بگرین ئەمەشە کە داوا کراوە والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر هەر وەختێکیش کە لەسەر ئەم دید و ڕێبازە ئەمێنینەوە پێوەی پابند دەبین و خەڵکی بانگەکەین بۆی حتممەندینی زۆرترمانەکەوێتە سەر بۆیە پێویستی بە سەبرگرتنە بۆیە لە سوورەتی لوقمانە خوای گەورە لە باسی لوقمانەکەم نەسیحەتی کوڕەکەیەکە هەوا فەرمی یا بنەیە لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم شرک زوڵمێکی زۆر گەورە ئێستەمکاریە لە نەفسی خۆت ئەنجا دوایی باسەکە کە پێویستە فەرمان بە چاکە بکەوە ئەمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك کە فەرمانت بە چاکە کرد و بەرهەڵسی لە خراپە کرد حتمما بربەستت دێتە ڕێ تین و فشاری جاهلی دەکەوێتە سەر کەوابوو ئەفەرمێ فاصبر على ما أصابك دەیکەوابوو ئارامگر بە خۆگر بە لەسەر ئەوانەی کە دێنە ڕێگات و تووشت دەبن خوای پەروەردگار سەبر بە ئێمە و ئێوەش ببەخشێ خوای پەروەردگار داواشی کردو کە سەبر بگرین سەبر گردەکەشمان هەر بەوە لە سوورەی نەحلە لە ئاەتی 128 فەرمێ واصبر وما صبرك إلا بالله سەبر بگرە و بشزانە کە سەبرەکەشت هەرە بێ وەکو هیدایەتە کە خوای گەورە بیدا خوای پەروەردگار ئێمەش و ئێوەش پاتە ڕیزی ئەو کەسانەوە کە سەبرەگرن لەسەر بانگەوازەکەی ئەو کەسانێک کە لە دینەکە تێئەگەن و پێوەی پابند دەبن ئەو کەسانێک کە بانگەوازەکەی خواویستی ئەگەیەنەوە و سەبری لەسەرەگرن هەتاکو خوای گەورە ئەمانگەیەنێتە تەمکین یان دینەکەی ئەگەیەنێتە تەمکین و جاهلیەت لا ئەدات و ڕائەدا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم